سڵاتان لێمەت بینێرانی خۆشەویستم کاتتان باش بەیوام هەملاک زۆر باش بن تەندروستیتان باش بێ ئیشەڵڵا نوێژ و ڕۆژوتان قبول بێ دوعاکانتان قبول بێ ئەم ڕۆژتان بە خێر و خۆشی بەڕێ کرد بێ ئیشەڵڵا دڵخۆشم کەوا ئەم شەوێژ لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لە کەناڵی دیمنەوە لەگەڵتان مەرۆک و دەزان بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز ئێمە لەگەڵتان بووین و شەوانە پرۆگراممان هەبوو هەروەها هەم لە کەناڵ و هەمیش لە فاملی مۆڵ بۆ ئەوەی ئێوەی خۆشەویست سوودمەند بن کاتێک وەڵامی پرسیارەکانمان دەزان بێگومان ئێمەش دیاریتان پێشکەش دەکەین و دیالەوەش ناوتان دەخێنە نێو تیر و پشکۆ کە کۆمەڵێک دیاری زۆر گرانبەها و تایبەتمان بۆ ئامادەکردبوون کردون ئیدیر وردە وردەوا خەریکە نزیک دەبینەوە لە کۆتایی پرۆگرام و بەرەبەرە ئیتروا جەژن دێت بۆیە هەوڵ بدەن پەیوەندیەکانتان پەیوەندی بکەن و زۆرترین کۆمنت بنووسن بۆ پرسیارەکان تاوەکو بە خدیاوەرتان بێ ئێمە ئاسانکاریەکی دیکەشمان بۆ ئێوە کردووە بۆ ئەو کەسانی کەوا کۆمنت دەنووسن ئێمە لە کۆتاییدا واتە لە کۆتایی پرۆگرامدا جیا لەو کەسانێکەوە لە کاتی هەر پرسیاری کەسێکشمان لە کۆمنت هەڵبژاردووە 5 کەسی دیکە هەڵدەبژێری بۆیە دڵگران مەبن و هەوڵ بدەن پەیوەندی بکەن بۆ ئەوەی بە خدیاوەرتان بێ ئیشەڵڵا دەمەوێت سپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم MG کە سیارێکی 0 کیلومتری ئامادەکردووە هەروە M Center iPhone 15 و کۆمپانیای خۆشناوە بۆ بەرەمەکانی LG هەروە هۆم ئیستانبول کە چەندین دیاری تایبەتی ئامادەکردووە لە هەمان کاتدا سۆنگڵای و ئەتاسای و ڤێرنە ئەمانە دیاری زۆر تایبەت و گرانبەهایان بۆ ئێوە خۆشەویست ئامادەکردووە کە 13/4 سێم ڕۆژی جەژن تیر پشک ئەنجام دەدەین دووبارە لە فاملی مۆڵ هەروەکو 29 سێ کە بینیتان تیر پشکمان ئەنجامدا ئەمجارە دیاریەکان گرانبەهاتر و تایبەتتر و گەورەترن تیر پشک ئەنجام دەدەین بۆ ئێوەی خۆشەویست ئیشەڵڵا بە خدیاوەرتان بێت دووبارە سوپاسی سپۆنسەران و سوپاسی ئێوەی خۆشەویست دەکەین سوپاس بۆ بینەربوونتان دەچینە لای یەکەم پەیوەندی و دایکی ڕۆژنامان لەگەڵ سڵاوت لێبێم کاتت باش باشی زۆر سپاس من زۆر باش مەگەرێک تۆ سەوتت بەرز بکەی سوپاس دەکەم سەوتت زۆر کزە لای من وەڵڵاهی باشە تەندروستی چۆنە زۆر زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ دایکی ڕۆژنا لەکوێوە لەگەڵمانی لە کەرکووکەوە سەر هەردوو چاوانم دایکی ڕۆژنا بینێری پرۆگرامەکەمانی وەنیە دەی دەستی خۆش بێ سوپاس بۆ پەیوەندیەکەی بە ڕێزیشتان فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە دایک ڕۆژنا ڕەنگێکم بۆڵ بژێرە هەموو ڕەنگەکانمان هەیە باشە سەوس اینجا ژمارەیەک تا 5 کامەیانت دەوێ باشە بابزانین پرسیاری ژمارەیەک چییە با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوکو بۆ دایکە ڕۆشنای بخوێنمەوە بزانین ئەڵێ چی دەڵێ کۆیە سەر بەکام پارێزگای کوردستانە دڵنیایی وەڵای ئەختیارم نییە دایکی ڕۆشنە داوا لێبوردن دەکەم لەبەرەوەی زۆر ئاسانە بۆ خۆی دەکات 4 وەڵام 4 پارێزگامان هەیە و سەر بەکام پارێزگایە گوتە تەولێر دوا وەڵامیتی و با وەڵامی ڕاست ببینین بەڵێ وەڵامەکە دروستە دایکە ڕۆشنا دەستت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت خۆی گەورە سەرکەوتوو ئینشەڵڵا تەمەنە درێژکە خۆی گەورە تو هەموو کارمەندەکانە سەرکەوتوو زۆر زۆر سپاس دەکەم دەستەکان خۆش بێ دووبارە سپاس بۆ کۆمنت و قسە جوانەکانت دەست خۆش بێ بۆ کەسانی کە ئێستا لە لایڤی فەیسبوک لە پیجی کەناڵی دیمەن تیڤیەوە سەیرمان دەکەن دەتوانن بۆ وەڵامیان پرسیارە زۆرترین کۆمنت بنووسن تکایە لە بیرمەکە لایڤەکە لای خۆتان شێر بکەن زۆرترین کۆمنتیش بۆ ئەم وەڵامە بنووسن تاوەکو هاوکارانم کەسێک هەڵبژێرێ بچینە پەیوەندی دواترمان ئایندە خانمان لەگەڵە سڵاوت لێبێ چۆنی گیانەکەم وەڵام باشم ئێتە چۆنی یاخۆ باشبی منیش زۆر باشم تەندروستی چۆنە وەڵا باشم دەخوا بەسیاربێ ئێتە باش منیش باشم وەڵا زۆر باشم سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانم چیەکەی بەچیەوە خەریکی وەڵا خوێندکارم کام قۆناغ قۆناغینەوە سەرکەوتوو بیت ئیشەڵڵا لە شوێنی بەرز و باش بتبینم لە داهاتوودا
زۆر سپاس دەکەم. فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. با ڕەنگی سەوز بێ. باشە ڕەنگی سەوز دووبارە. کام ژمارە؟ لە 2 تا 5. با ژمارە 3 بێ. ئەڵێ ئاکرێ بە چ شتێک بەناوبانگە ئایندا؟ ئاکرێ بە چی شتێ بەناوبانگە؟ بەڵێ وەڵاهی نازانم. برنج؟ دڵنیای؟ وەڵاهی نازانم بەس بێکم واڵە. باشە چ شتێکی دیکەی ئاکرێ زۆر بەناوبانگە مەسەلەن کە خەڵک بچێ بۆ ئاکر حتمەن ئەو 1-2 شت دەهێنێ لەگەڵ خۆی. ئەوە برنج تەوا چی دیکەش؟ دەستگە لە برنجتی؟ وەڵاهی نازانم. دەی شتێکی خۆشە ئەوە ترشە. خواردنە؟ خواردنە بەڵێ. وەڵاهی شتێکی ترش؟ دەی زۆر باشە زۆر باشە با قەلەقت نەکەم. برنج وەڵامی دروستە هەروەها سماق ئەوانە هەمووی لە ئاکرێ زۆر بەناوبانگن. دەستت خۆش بێ و هەنجیری ئاکرێ چەند بەناوبانگە ئیتر پایزان هەنجیر هێوە نیە؟ بەڵێ وابزانم. یان هاوین؟ هاوینە لە هاوینە لە بیرم نەمابوو بەڵێ بڵێ هاوینان ئیتر وردە هەنجیریش دێتن. محەممەد سۆمانی لە کۆمنت وەڵامی پرسیاریەکەمی نووسیوە دەستی خۆش بێ اینجا بۆ کەسانی ئێستا کۆمنت دەنووسن بۆ برنج هەنجیر سماق هەر کامیان بنووسن وەڵامەکانیان دروستە و کەسێک هەڵدەبژێرین بۆیە هەڵدەن زۆرترین کۆمنت بنووسن بۆ وەڵامی پرسیارەکانمان. بچینە پەیوەندێکی دواترمان بزانین کێمان لەگەڵا. یەحیامان لەگەڵا. کاک یەحیام کاتت باش؟ کاک یەحیام؟ کاک یەحیا گوێت لێمە؟ بەڵێ سڵاوت لێبێ. کاک یەحیا؟ ئالۆ دەنگم تێ؟ بەڵێ دەنگت دێ. چۆنی باشی تەندروستی چۆنە؟ زۆر سپاس باشم. ڕەمەزانتە پیرۆز بیت. گەلێک سپاس. ڕەمەزان لە تۆ پیرۆز بی و ئویدی وردە جەژنیش نزیکە جەژنیشت لێ پیرۆز بێ. زۆر سپاس. کاک یەحیا لە کێوە لەگەڵمانی؟ زاخۆ. لە زاخۆی خۆشەویستە و ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی زاخۆ چ کارێ بچێەوە خەریکی؟ قوتابیمە. لەشت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بی فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. سپاس. ڕەنگی شین. ڕەنگی شین. کام ژمارە؟ ژمارە 4. دراوی وڵاتی تورکیا چ دراوێکە؟ لیرە؟ دڵنیای؟ گەر هەری کاریتۆ. لەگەڵ هاوکاری من دڵنیایە بە ئەمنیش با وەڵامەکە بێتە سەر شاشە. بەڵێ لیرەیە وەڵامی دروستە دەستت خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەی کاک یەحیا لە زاخۆی خۆشەویستەوە. بچینە لای کۆمنت هاوڕێیان. بەناس هەورامی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ بەناس هەورامی دەستی خۆش بێ ئێوەش دەتوانن بەردەوام بن لە کۆمنت نووسین چونکە لە کۆتای پرۆگرامیژە 5 کەسی دیکە بۆ لەو کەسان هەڵدەبژێرین کە کۆمنتیان نووسیوە بۆیە دەچینە پەیوەندیەکی دیکە و کێمان لەگەڵا. ڕێیان خانم کاتت باش؟ باشی خاتی جان باشیش بێ. زۆر سپاس دەکەم من زۆر باشم. ئەی تۆ چۆنی؟ وەڵاشکە باشم دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم بەڕاستی ماشەڵڵا زۆر جان پێشکەشەکەی نەخشاوە. زۆر سپاس دەکەم بە قوربان. بە بۆنەی ئێوەوە پرۆگرام بەردەوامەوە بە بۆنەی ئێوە پرۆگرامەکە جوانە سپاس دەکەم. لەکوێوە لەگەڵمانی؟ لە پیرەمەگرونەوە. لە پیرەمەگرونەوە سەر هەردووک چاوانن. ڕێیان خان بەچێوە خەریکی؟ وەڵا خوێنکارم. لە کام قۆناغ؟ قۆناغی نۆ. نۆی بنەڕەتی؟ بەڵێ. نەی سەرکەوتوو بیت ئیشەڵڵا داهاتوێکی گەشت هەبێ خاتون گیان. فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. وەڵای نازانم. با ڕەنگی شین بێ. باشە ڕەنگی شین. کام ژمارە لە ڕەنگی شین؟ با ڕەقەم 1 بێ. بە چاوان ژمارە 1 و بۆکسی شین. پردی دەلال لە زاخۆ دەکەوێتە کام شاری کوردستان؟
می‌دونم کمی کردن ئاسانی من بۆسی ڕێیان خان بەڵێ جوان گوێ لە من بگرام دەڵێم پردی دەلال لە زاخۆ دەکەوێتە کام شاری کوردستان دهۆک کەمە کردن ئاسانی زاخۆ دوا وەڵام پێ بڵێ دوا وەڵام دەگرم با زاخۆ بێ با زاخۆ بێ ئەو لەو هەبە نادڵی دەوڵایی زۆر نازانم وەترسم باز نەبێ وەڵا نازانم با زاخۆ بێ با زاخۆ بێ با وەڵامی ڕاست ببینین بڵێ هەر زاخۆ خۆی پرسیارەکە وەڵامەکەشی تێدا دەرێ پردی دەلال لە زاخۆ لە کام شارە ئێ پردی دەلال هەر لە زاخۆیە دەستی تۆ خۆش بێ سپاس گیانەکەم ساز بۆ پەیوەندیەکەت دەستەکانت خۆش بێ عائشە فارز لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ عائشە فارز بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ هاوڕێیان هەوڵ بدەن کۆمنتی زۆر بنووسن ئەوە لە کۆمنتیش نووسیتیان دووهۆ گۆڵا کاتێک پرسیار هەموو جارێک مامۆستا پێی دەگوتێت تێگەیشتن لە پرسیارەکە نیوەی وەڵامە و جا ئێوەش جوان لە پرسیارەکە تێبگەن ئەو کاتە هەوڵ بدەن کۆمنت بنووسن سینە پەیوەندی بزانی کێمان لەگەڵا کاگازادەم کاتت باش چۆنی تەندروستی چۆنە؟ باشن دەم باشان چۆنە؟ وەڵڵاهی باشین شکر بۆ خوا الحەمدولillah ئێوە چۆنن؟ هیوای تەرکردنتان بۆ دەست خۆشتان لێکم گیان زۆر سپاس زۆر سپاس کاگازا لەکوێ و لەگەڵمانی؟ گیان لەکوێوە؟ کەلار لە کەلاری خۆشەویستەوە بە چیەوە خەریکی کاگازات؟ یان چکاری بە چیەوە خەریکی؟ وڵات پێشمەرگەن گیان لەشت ساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە با سەوز بێ بە چاوان سەوز چ ژمارەیەک؟ با دوو بێ با پرسیارەکە بێتە سەر شاشە ئەڵێ کریستیانۆ ڕۆناڵدۆ لە چه هەڵبژاردەیەک یاری دەکات؟ خواگەر دووبارەکەیتەوە کریستیانۆ ڕۆناڵدۆ لە چه هەڵبژاردەیەک یاری دەکات کاک ئازاد؟ وڵای با بێتە سەر شاشە با پرتوگاڵ بێ دڵنیای؟ نەوەڵا دڵنیان مەگەر ئاسانکردم کەی سپاس دەکەم کریستیانۆ ڕۆناڵدۆ لە چه هەڵبژاردەیەک یاری دەکات؟ با پرتوگاڵ بێ با پرتوگاڵ بێ ئێمەش با وەڵامی ڕاست ببینین بەڵێ پرتوگاڵ وەڵامی دروستە سپاس بۆ پەیوەندیەکەی کاکازاد دەستەکان خۆش بێ هاوڕێیان دەتوانن زۆرترین کۆمنت بۆ وەڵامی پرتوگال بنووسن چونکە پرسیارەکانمان ئاسانن و وەڵامەکانیشیان هەروەکو دەزانم منیش زۆر هاوکاریتان دەکەم هێمن محەممەد لە کۆمنت وەڵامی دروستی نووسی و سپاس بۆ کاک هێمن محەممەد بۆ کۆمنتەکەی و دەستی خۆش بێ و ئەچینە لای دەشنێخان سڵاوت لێبێ سڵاوتان لێبێم کاتتان باش باشی گیانەکە سپاس دەکەم ئێوە چەندون باشن منیش زۆر باشم ئەی تۆ باشی سپاس دەکەم دەشنێخان لەکوێوە لەگەڵمی لە سلێمانیەوە سەر هەردوو چاوانم لە هەولێرە تا سلێمانی بزانم بە چیەوە خەریکی دەشنێ وڵا خوێندنم تاو کردو بە خۆمە خەریکی دایکایەتیم دەی لە شستاغ بێ ئیشەڵڵا ئەرکێکی جوان و پیرۆزە زۆر سپاس دەکەم فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە با ڕەنگی پەمەیی بێت باشە بەڵێ ڕقم 2 با پرسیارەکە بێتە سەر شاشە تاکو بۆ دەشنێخانی بخوێن ئەڵێ دانیمارک سەر بە کام کیشوەرە دەشنێ کیشوەری ئەوروپا دڵنیای؟ بەڵێ دڵنیام بەڵێ دڵنیایە با وەڵامی ڕاست ببینین بەڵێ سەر با کیشوەری ئەوروپایە دەست خۆش بەڵێ گیان ئەزە نەوێ پرسیارێکنێ بۆ نمونە ئێمەکە لە سلێمانین ئەو خەڵاتانە یعنی چۆن چین بۆی و ئەگەر بۆمان دەرچێت چۆن بزانین ئەوەی
هەروەکو دەزانن سێزەی چوارێمە تیر و پشک ئەنجام دەدەین ئێوە کە وەڵامی ڕاست دەزانن ناوتان دەچێتە نێوە تیر و پشکۆ و دیاری زۆر تایبەت و گرانبەهای تێدایە ئەو بەیانیش دوای نیوەڕۆ دەتوانانی پەیوەندی بە هاوکارانەوە بکەی ئەوان پێت دەڵێن کەوا چۆن دەتوانێت ئەو دیاریت پێشکەش بکەن. وەڵام ڕۆ زۆر تەلەفۆنم کرد وەبژام خەڵاتێکمان بۆ دەرچۆ بوو بەستر نازانم وەرنەگیراوە چۆنە؟ چۆن؟ پەیوەندیەکەتان وەرنەگیراوە؟ تەلەفۆنمان کردووە یعنی هەڵنەگیراوە تەلەفۆنەکە. دەشنێ خان هاوکارانم پێم دەڵێن ژمارەکەتیان لای خۆیان سیف کردووە بەیانی پەیوەندیت پێوە دەکەن. زۆر باشە گیانەکەم دەستی تۆش خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکە دەستی خۆش بێ. بچینە لای کۆمنت هاوڕێیان. علی حەمەد ساڵح لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کاک علی حەمەد ساڵح و بۆ کۆمنتەکەی دەستان خۆش بێ. شلێرخانم کاتت باش. شلێرخان بەڵێ چۆنی بە قوربان باسی؟ زۆر باشمەی تۆ چۆنی؟ حیات مەڵا لەخوا بەزدادێ باشم بە قوربان یاخۆ باش بێ یاخۆ باش بێ حیاتەکەم. شلێرخان خەڵکی کەرکووکی؟ وەڵی خەڵکی کەرکووکم بەس ئێستا لەوێ دانانیشتم لە بازیانم. ئێستا لای بازیانی؟ ئەرە وەڵا حیات. دەی زۆر باشە ماشەڵڵا بە دەنگتان و بە قسەکردنتان یەکسەر ئێستا دەتان ناسم و دەزانم ئەوە خەڵکی کام شار و خەڵکی کوێرە. بەڵێ ڕاستەکەی بە قوربان حیاتم. وەڵی لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە هەوڵەدەم ئەوە ئێستا بووم وەرگیرا. دەی ئەلحەمدولیلا ئەوە لە کۆتاییدا پەیوەندیەکەت وەرگیرا شلێرخان. حیاتم بەخوا خۆم حازرەکەم چایلیە نەمەڵە مناڵەکان ئێستا بەرنامەکە دێ. زۆر سپاس زۆر سپاس بۆ بیدەرمونتان ڕێزم هەیە بۆ خۆت و خانەوادەکەشت گەلێک مەمنون. هەروەها منیش فەرموو شلێرخان زۆر سپاس. فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. وەڵاهی با ڕەنگی سپی بێ. بە چاوان ڕەنگی سپی و 5 ژمارەشمان هەیە کامیانت دەوێ؟ وەڵی با ژمارە یەک بێ. بە چاوان ژمارەیەک ئەوە ژمارەیەک با پرسیارەکە بێتە سەر شاشە. یەکەم خانمە شەهیدی ئیسلام ناوی چی بوو شلێرخان؟ بەڵێ ئیشەڵا با بێتە سەر شاشە یەکەم خانمە شەهیدی ئیسلام ناوی چی بوو؟ وەڵی بڵێم چی نەحەزانم. زۆر ئاسانە. سەیری فیلمی ڕسالەت کردووە؟ بەڵێ ئەرە وەڵا سێرم کردووە بەس ئێستا لە خەیاڵم نییە. منداڵەکان کەس لات نینە هاوکاریت بکەن؟ لام نییە ئەم شەو چوونە وتیاندا دێت دێڵین بە وڵی بڵێم چی نازانم. وەڵا ڕاستەکەی ئەرە وەڵا ئاسانە اختیارێکم نادەیتێ. باشە ئەختیارە دەدەمێ فاتیمە یان سومەیە؟ سومەیە دڵنیایی؟ وەڵاهی وا هەستەکە بەڵێ ئیدیا هەستەکانت دروستن. بەڵێ سومەیە وەڵامێکی دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەی شلێرخان گەلێک سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ بینەربوونت. باران لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ کاک باران بۆ کۆمنتەکەی دەستان خۆش بێ هاوڕێیان دەتوانن کۆمنتی زۆر بنووسن بۆ ئەم وەڵامەش هەروکو دەزان پرسیارەکان ئاسانن. ئیتر با بچینە پەیوەندیەکی دیکە. بەڵێ ئارمانمان لەگەڵە سڵاوت لێ بێ کاکە ئارمان. سڵاو لە تۆش باشی؟ من باشم ئەی تۆ چۆنی؟ باشم سپاس بەخوا تۆ باشیشتی؟ یاخۆ باش بێ وەڵاهی زۆر باشم کاک ئارمان. تەندروستیت باشە ئینشاڵڵا؟ لەخوا بەزرانە باشم ئەلحەمدوللا. لەکوێوە لەگەڵمانی؟ سلێمانی. بەچیەوە خەریکی کاکە؟ وڵات سلێمانی. ئەی بەچیەوە خەریکی؟ وەڵا خەریکی شوکارم. دەی لەشت ساغ بێ ئینشاڵڵا. دەمێکە پەیوەندی دەکەی؟ وەڵی زۆر خەریکی تەلەفۆن بوو میترام بە خەریاوەرم بۆ وەرم گرت. دەی ئەلحەمدوللا ئەوە ئەم شەو پەیوەندیەکەت وەرگیرا کاکە ئارمان. ئەوجا شتێکت پێ بڵێم؟ بەڵێ دیاڵە دەی با بچینە لای ڕەنگەکان قەینە. باش. ڕەنگی سوور. باشە ڕەنگی سوور. ئەی کام ژمارە لە ڕەنگی سوور؟
چەند ژمارە ماوە؟ یەک هەتا 5 هەمووی ماوە. ژمارە سێ. ژمارە سێ بزانین یا ئەڵڵا ژمارە سێ دەڵێ ناوی بە سەرچاو هەر هاوکاری ناوچەی پەنجاویەک ئەکەوێتە چ وڵاتێکەوە؟ چستێک؟ ناوچەی پەنجاویەک ئەکەوێتە چ وڵاتێکەوە؟ ناوچەی پەنجاویەک؟ بەڵێ؟ وەڵایی هاوکاریمان کرد ئاسانە زۆر. ناوچەی پەنجاویەک ئەکەوێتە وڵاتی کەوێتە وڵاتی کوێ؟ رووسیا؟ نەخێر بیگۆڕە؟ لە چ کیشوەرێکایە؟ با ئاسان کاریت لە بۆ بکەم کارمان. ئەمریکا یاخود ئەڵمانیا؟ ناوچەی پەنجاویەک ئەمریکا؟ ئەمریکا. دوا وەڵامتە؟ بیگۆڕم وەڵای نازانم. ناوەڵامەی گۆڕە ناوەڵامەی گۆڕە با وەڵامی بەڵێ بڵێ ئەمریکا وەڵامی دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەت دەستەکان خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ دەستخۆش سپاس بۆ پەیوەندیەکەت. بچینە لای کۆمنت هاوڕێیان. عەبدوڵڵا زێباری لە کۆمنت وەڵامی درستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت دەستان خۆش بێ و ئێستا چیابانمان لەگەڵە. چیابانم کاتت باش؟ کاتت باشتر. چۆنی گیانەکەم؟ سپاس دەکەم. یاخوا باش بێ منیش زۆر باشم. لەکوێوە لەگەڵمانی چیابان؟ لەکۆیەوە. لە کۆیەوە بە چیوە خەریکی؟ وەڵا خوێندکارم. لە کام خۆناغ؟ پۆلی شەشم. شەش سەرەتایی ئەی گیانەکەم. پێم بڵێ زیرێکی لە قوتابخانە؟ ئەلحەمدولیلا. ئەلحەمدولیلا باشە. ئیشاڵڵە باش دەبێ و داهاتوویەکی گەشت و ڕوونت هەبێ هەمومان شانازیت پێوە بکەین ئیشاڵڵە. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی ڕەش. باشە ڕەنگی ڕەش بزانین ئەڵێ چی؟ کام ژمارە؟ دوو. با پرسیاری ژمارە 2 بێتە سەر شاشە تکایە تاوکۆ بۆ چیابانی بخوێنمەوە. ناوی خەلیفەکانی ڕاشیدەین بڵێ. خەلیفەکانی ڕاشیدەین. یەک دەقەت خوڵا. فەرموو 2 دەقە لە بۆ تو. ئاسانکاری هیچ نییە؟ زۆر ئاسانە بەخۆی چوارە. دوانیشم پێ بڵێ بەڕاست بۆت حساب دەکەم. هەبزانم سەیری دەفتەرەکەی دەکا. وەڵای تێیدا نییە. چیابان سەیرکە ناو یەکێکیانت پێ دەڵێم تۆش بۆ خۆ سێیەکەی دیکەیانم پێ بڵێ. باشە ئەبوو بەکری سدیق. عوسمانی کوڕی خەتاب. نەخێر. باشە عوسمانی کوڕی هیفان. باشە عومەری کوڕی خەتاب. عەلی کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵب. دەی دەستەکانت خۆش بێ. بەڵێ وەڵامەکەت زۆر زۆر دروستە. چیابان خان سپاس بۆ پەیوەندیەکەت. بچینە لای کۆمنت هاوڕێیان. مەڕوا عەزیز لە کۆمنت وەڵامی نووسیوە. سپاس بۆ مەڕوا خان بۆ کۆمنتەکەی دەستی و خۆش بێ و ئێوەش دەتوانن بەردەوام کۆمنت بنووسن لایڤەکە شێر بکەن لای خۆتان بۆی هەلی بردنەوەتان زیاتر بێت. بچینە پەیوەندیەکی دیکە و کاک سەردار ئەم کاتەر باش. باشی؟ وەڵا باش شمە توکوی؟ وەڵا لەخواوە زیادە عیبمان تەنێەوە باش بن. یاخوا باش بن. وەڵا ئێمەش عیبمان نییە گەرێەوە باش بن. خۆی خوار باش بن خوا. سەلامەت بی. یاخوا کاک سەردار لەکوێوە لەگەڵمانی؟ نەچێ مەگرونە حیاتەکەەوە. سەر هەردووک چاوانمان لە هەولێر هەچە پیرۆمەگرون ڕێزمان هەیە بۆتان. کۆرە من چاودان ماسەکەم بۆ گەلێک مەمنون. کاک سەردار ژیان ئەوە وابزانم بەسەرهات و نوکتە و شتی زۆر خۆشت لایە. بەخوا لام نەماوە لەگەڵ پەیوەندەکەم بەڵێ هیچم پێنامێنێ. ئەوە لۆ وەڵڵاهی نازانم. هیچمان پێشکەش ناکەی کاک سەردار پێ دەچێ قسە زۆر خۆش بێ. بەڵێ یەکشم بیر نەماوە لە وەختەیە. ئەوە لۆ وەڵڵاهی نازانم بۆ نێم چۆتەوە.
نانە شتێکمان پێشکەش بە کاک سەردار ئەو برادران دەرن قسەی زۆر خۆشە. باقۆعان نایخۆشی برچۆتەوە. ئەو ئیش کاک سەردار باشە فەرموو بچینە لای ڕەنگەکان ڕەنگێکم پێ بڵێ. وەڵا ڕەنگی ماوەژە ڕەنگی زەر. باشە ڕەنگی زەرد. کام ژمارە لە ڕەنگی زەرد؟ باش ماوەرە 5 بێ. بەسەر چاو پرسیاری ژمارە 5 دەڵێ مزگەوتی سوڵتان ئەحمەد لە کام شاری تورکیایە کاک سەردار؟ ئەی قەزەم بەخوا نازانم. ئەیە ڕۆ ئاسانکارێکمان خۆ باشە ئەستەمبوڵ یان ئەنقەرە؟ ئەنقەرەتەوە وەڵاهی تۆزە بیری لێ بکەوە. ئەڵا ئەستەمبوڵ دۆزیمەوە. دۆزیەوە ئەستەمبوڵە باشە با وەڵامەکەی ببینین بەڵێ ئەستەمبوڵ وەڵامی دروستە دەستت خۆش بێ کاک سەردار. دەستەکانە خۆش بێ زۆر عەزێتم بن. سەرچاوانمان سوپاس بۆ پەیوەندیەکەت. کەژاڵ لە کۆمنت وەڵامی نووسیوە سوپاس بۆ کەژاڵ بۆ کۆمنتەکەی و اینجا با بزانین کێ کۆمنت دەنووسی خەریکی کۆمنت نووسینە. نهایەت سەلیم ئەوە خەریکن و کۆمنت دەنووسن سازانگۆڵ بە هەمان شێوە هەروەها سەفوان بەدران کەمال ئەوانەش هەمووی وا خەریکن وردە وردەی تر کۆمنت دەنووسن سامان ئێچ حەسەن دەستان خۆش بێ و زۆر زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان لە بیرمەکە لایڤەکە شێر بکەن یاخۆتان بۆی هەلیبردنەوەتان زیاتر بێ و سپاسی سپۆنسەرانی پرۆگرام دەکەم AMG بە سیارێکی 0 کیلۆمەتر لە ڕای ئێم سنتەر بە آیفۆن 15 و کۆمپانیای خۆشنەوە بۆ بەرەمەکانی LG هۆم ئیستانبول سۆنگڵ لاید و ئەتاسای و ڤێنار و کلزان 34 تیر و پشک ئەنجام دەدەین و کۆمەڵێک دیاری تایبەت بۆ ئێوەی خۆشەویست دەدەچێت دوای ناوبڕێکی زۆر کورد دەگەڕێنەوە. دووبارە سڵاتان لێبێت ئازیزان ئیشەڵڵا باش بن و دانیشن بە خێر بە دیار پرۆگرامەکەمانەوە بچینە لای کۆمنت بزانین بۆ پرسیاری پێشووتر کێ وەڵامی کۆمنتەکەیانی نووسووە. نهایەت سەلیم هاوکارانم هەڵیان بژاردەوە دەستی خۆش بێ سپاس بۆ کۆمنتەکەی نهایەت سەلیم. دەرکی محەممەدمان لەگەڵا بەڵێ ئەم کاتت باشەی ماخان سڵاو لێبێم کاتت باش دایکی محەممەد باشی ئیشەڵڵا سەلامەت بێ سەلامەت بێ خۆش بێ یاخوا باش بی لەکوێ و لەگەڵمانی خاڵخاڵان لە خاڵخاڵانەوە سەر هەردوو چاوان بەڵێ بەڵێ کۆمەڵگای خاڵخاڵان بەچیەوە خەریکی دایکی محەممەد عیش و کاری ماڵەوە لەش ساغ بێ ئیشەڵڵا لەش ساغ بێ ئیشەڵڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. سەوس کام ژمارە؟ 4 و 5 ماوە. ئێبا 4 بێ. باشە با 4 بێ بزانین دەڵێ کۆی ئەو جەنگانەی کە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ بەشداری تێیدا کردووە چەند جەنگ بوو؟ ئەو جەنگانەی پێغەمبەر لە چەند جەنگدا بەشداری کردووە؟ 5 ئایا ڕۆ 5 دایکی محەممەد 28 یان 29 28 باشە دوا وەڵامتان؟ بەڵێ دوا وەڵامێتی ئێمەش با وەڵامی ڕاست ببینین بەڵێ 28 جەنگ لە 28 جەنگدا بەشداری کردووە دەستان خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر زۆر سپاس سەرچاوانمان سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ بینەربوونت. بچینە لای پەیوەندیەکی دیکەم. دایکی دیانە ئەم کاتت باش ئەم کاتی تۆ باشی گیانەکەم تۆ تۆنی بەم باسی زۆر سپاس دەکەم من زۆر باشمە ئێوە چۆنن؟ زۆر سپاسزار لە گیان لەخوا بە زیاد بەباسی یاخوا باش بن لەکوێ و لەگەڵمانی؟ پیرەمەگرون سەر هەردوو چاوانمان لە پیرەمەگرونەوە. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی ڕاست ڕەنگی ڕاش کام ژمارە؟ با ژمارە 1 بێ. با پرسیارەکە بێتە سەر شاشە تاکو بۆی بخوێنمەوە. ئیسلام ئاباد پایتەختی کام وڵاتە؟ هیچ زانیاریمان لەسەر نەدابێ
ئەگەر یارمەتیمان بدەی هندستان یان پاکستان؟ هندستان دڵنیای؟ واللهی نازانم ئەگەر هاوکاریمان بکەیت دایکی دیانە بەخۆی دوو اختیارم پێت داوە. پاکستان بێبە نایگۆڕی؟ والله نایگۆڕێ با وەڵامی ڕاست ببینین ئێمەش؟ با وەڵامی ڕاست ببینین؟ بەڵێ پاکستان وەڵامی دروستە، دەستێت خۆش بێ. سپاس بۆ وەڵامەکەت و بۆ کۆمنتەکەت بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ تۆش. بچینە لای کۆمنت. شاخەوان سماقوڵی لە پرسیاری پێشووتر لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت، دەستەکان خۆش بی. بەڵێ کاک ئەوینمان لەگەڵا؟ لاوی کاک ئەوین؟ کاک لاوی ئەم کاتت باش؟ زۆر سوپاس. سەلامەتی شەیماخە. چۆنی باشی؟ سەلامەتی یاخوا. کاکە لاوی بە چیوە خەریکی؟ وڵایی خوێندکارم. لە چی قۆناغێکی پێم بڵێ؟ یەکی متەوەستا. یەکی متەوەستا. زیرەکی؟ باشە. الحەمدولله. لە کام وانە زۆر باشی زۆر زیرەکی؟ بیستایی. دەی زۆر باشە. واتە قوتابیەکی زیرەکی. ئەوەی لەو دەرسانە زیرەک بێ ینی تەواو زیرەکە. زۆر سوپاس. پێم بڵێ پێت خۆشە ببی بەچی لە داهاتوودا؟ لە پزیشک. پزیشک. دکتۆری گەورە. دەی ئیشاڵڵە ئیشاڵڵە هەوڵی بۆ بدە بە دڵنیاییەوە پێی دەگەی کاکە لاوی. زۆر سوپاس ئیشاڵڵە. ئینشاڵڵە. دەفەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. سەوز. باشە. خۆت حەزت لە ڕەنگی سەوزە؟ بەڵێ. ئەی حەزت لە ژمارە 5؟ وڵایی سێەکە ئەگەر نەمابێ مادەمی ڕەبوو بۆ کچی ڕەش. تەواو تازە بۆکسەکەتم لۆ کردەوە و ژمارە 5 تیاما بوو تاو. باشە. پرسیارێکی زۆر گرانت لێ دەکەم. وەڵێ. 5 جاران 5؟ 25. دڵنیای؟ وەڵێ. نایگۆڕی؟ نایگۆڕم. دەبا سیبی؟ 25. 25 و نایگۆڕێ. دەستت خۆش بێ وەڵامەکەت تەواوە. 5 جاران 5 دەکاتە 25. بەخۆی ئەو جارانانە زۆر ئاسان. 2 5 وەڵای 3 تا ڕادەگە ئاسانە بەس ئەوکان کە گران بوون. دەستت خۆش بێ. سپاس بۆ تۆش کاکە لاوی. ئەحمەد قادر لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ کاکە ئەحمەد قادر و هاوڕێیان بۆ ئەم پرسیارش 5 جاران 5 دەکاتە 30. ئێوەش بێگومان دەتوانن کۆمنت بنووسن واتە بۆ نەک بڵێنە پرسیارە ئاسانە بۆ ئەو لەبەر خاتری ئەو کوڕە جوانە. بچینە لای پەیوەندی. چیمەن خانم کاتت باش؟ چیمەن خان؟ باشی. باشی گیانەکەم؟ تۆ باشیش بە؟ وەڵا زۆر باشی. نە تو باشی؟ بەڵێ. بەڵێ. چیمەن خان لەکوێوە لەگەڵمانی؟ لە پیرەمەگرونەوە. لە پیرەمەگرونەوە سەر هەردوو چاوانمان. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە؟ شەرابیەکە. باشە. کام ژمارە؟ ژمارە 4. ئەنجا چیمەن خان بەس با لە ڕگەی مۆبایلەکەەوە گوێمان لە یەکتری بێ ئەوە باشتر دەبێت. بەڵێ. باشە. دەڵێ ئیمامی شافعی لە تەمەنی چەند ساڵی قورئانی لەبەر کرد؟ بەڵێ. بەڵێ فەرموو. وڵایی اختیارم نایەتێ وڵایی نازانم. تۆ زێبیری لێ بکەرەوە. لە تەمەنی 35 زۆر ساڵی. منداڵ بوو. تەمەنێکی زۆر منداڵ بوو چیمەن خان. 25 مەڵا نازان. 25. باشە اختیارت با پێ بڵێم 4 ساڵی یا 8 ساڵی؟ 8 ساڵی. دڵنیای؟ بەڵێ. نایگۆڕی؟ بیگۆڕم وڵا نازانم. وەڵا هەیە. لە تەمەنی 4 ساڵی وڵا نازانم. دوا وەڵام تا؟ بەڵێ.
بەڵێ 4 ساڵی دو وەڵامێتی ئەمەش با وەڵامی ڕاست ببینین بەڵێ لە تەمەنی 4 ساڵی مامی شافعی هەموو قورئانی پیرۆزی لەبەر کرد. سەرچاوانم سواز بۆ پەیوەندیەکە دەستت خۆش بێ. دەرباز جەعفەر لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە 8 ساڵی بەڵێ دەستت خۆش بێ. سواز بۆ کۆمنتەکانتان دەستان خۆش بێ هاوڕێیان. بچمە لای کۆمنت با بزانین ئێستا کێ خەریکی کۆمنت نووسینە. ئەو نهایەت سەلیم ناویمان خوێندوتەوە لە کۆمنت هەر خەریکە بەردەوام کۆمنت دەنووسێت دەستت خۆش بێ. سواز بۆ کۆمنتەکانت. عەلی کوردی بە هەمان شێوە. کەژاڵ سلێمانی خەریکی کۆمنت نووسینن ئەم بەڕێزانە دەستان خۆش بێ. سواز بۆ کۆمنتەکانتان. سەفوان بەدران کەمال ئەوەر بە هەمان شێوە. سامان ئێچ حەسەن شیرین حەیدەر ئەو بەڕێزانە خەریکن کۆمنت دەنووسن دەستان خۆش بێ هاوڕێن. ئێمە لە کۆتایی پرۆگرامیژە 5 کەس هەڵدەبژێرین لە بۆ کەسانی کەوا کۆمنت دەنووسن لە ئەوەلەوە تا کۆتایی بچینە پەیوەندیەکی دیکە. کاک عەبدوڵڵام کاتت باش؟ باش ئینشەڵڵا. دەستخۆشی زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵا. لەکوێوە لەگەڵمانی؟ لە ڕانیەوە پەیوەندیەکە وەربگرین. ئەلحەمدولیللا کەوا پەیوەندیەکەشت وەرگیرا ئەمشەو. لە کێوە پەیوەندی دەکەی؟ لە ڕانیەوە. باشە دەڵێم لە کێوە پەیوەندی دەکەواتە دەمێکە پەیوەندی دەکەی وەرناگیرێ ڕۆژە دەی ئەلحەمدولیللا کەوا ئەمشەو پەیوەندیەکەت وەرگیرا. بەتەمای خوا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بازەر بێ. باشە چ ژمارەیە کاک عەبدوڵڵا؟ ژمارەکان کامیکەین داوازیت لەلێ؟ 4 3 2 1. با 4 بێت. با پرسیاری ژمارە 4 بێتە سەر شاشە تاوکو بۆ کاک عەبدوڵڵای بخوێنمەوە. پایتەختی عێراق کوێیە؟ بەغدا. دڵنیای؟ بەڵێ زۆر دڵنیا. نایگۆڕی؟ نامەدڵنیاییەوە ئەگەر بکەینە هەولێر دەنا بەغدایە. باشە ئەی هەولێر پایتەختی کوێیە؟ هەرێمی کوردستان. تاو دو هەڵامتە بەغدا؟ ڕابڕێنە. دەی زۆر باشە با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ بەغدا بێگومان. زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا بۆ پەیوەندیەکەت. سەرچاوانمان هاوڕێیانە وەکو دەزانن ئەم شەو پرسیاری زۆر ئاسانمان بۆ ئامادە کردوون. دەتوانن لە زۆرترین کۆمنت بنووسن بۆ وەڵامی پرسیارەکانمان چونکە پرسیاری ئاسانمان بۆ ئامادە کردوون لە ناو پاش ئیتر پرسیارەکانمان ئاسانتر دەبێت. ئیتر خەریکە وردە بەرەو زەژن دەچین پرۆگرام کۆتایی پێدێ. ئیتر وردە لە کاتی تیر و پشک نزیک دەبینەوە کە 13ی 4. سپاسی سپۆنسەرانی پرۆگرام دەکەم MG و هەروەها M سنتەر کۆمپانیای خۆشناو هۆم ئیستانبول سۆنگل لاید و ئەتاسا ئیڤێننا کە خەڵاتی زۆر تایبەت و گرانبەهای بۆ ئامادە کردوون. 13ی 4 لە ڕێگەی تیر و پشکۆ لە فاملی مۆڵ ڕاستە و خۆ تیر و پشک ئەنجام دەدەین و دیاریەکان بۆ ئێوەی خۆشەویست دەردەچێت. ئیشەڵڵا بەخە دیاوەرتان بێت. سازان خان لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە دەستی خۆش بێ. سپاس بۆ کۆمنتەکەت. هەیڤامان لەگەڵا. هەیڤام کاتت باش؟ ئەم کاتی ئێوەش باش زۆر سپاس. چۆنی گیانەکەم؟ لەخوا بەجیابێ ئێوە باشن. یاخوا باش بی. هەیڤا لەکوێوە لەگەڵمانی؟ مەمنون لە چەمچەماڵەوە. سەر هەردوو چاوانمان لە چەمچەماڵەوە. بەچێوە خەریکی؟ خوێندکارم. کام قۆناغ؟ دەی زانستی. سەرکەوتوو بیت ئینشەڵڵا. ئەوە یەکەم جارتە پەیوەندی دەکەی؟ نەوەڵا دوم جارە. دوم جارتە. ناوەکەت غەریب نەبوو لە بەرچاوم نازانم. دەی سەرکەوتوو بەژاریمان کردەوە. زۆر باشە زۆر باشە. سەرچاوان ماسپاس بۆ بینەربوونتان دەستان خۆش بێ. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با ڕەنگی شین بێ. باشە ڕەنگی شین. کام ژمارە؟ باش ژمارە 3 بێت. هەیڤا با تەنیا لە ڕێگەی مۆبایلەوە جۆمالە یەکتر بێ. باشە گیانە؟ سەڵتی تەلەڤیزۆنەکەت کسکە یاخۆ شوێنەکەت بگۆڕە با تەنها لە مۆبایلەکەەوە گوێمان لە یەکتری بێ و لەگەڵ یەکتر قسە بکەین. ئیسا تەواوە؟ تەواوە.
باشە با پرسیاری ژمارە 3 لە بۆکسی شین بێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنەوە ئەڵێ ناوی ئەو دوو سوورەتە بڵێ کە باسی لەیلەتول القەدری تێدا هاتووە. سوورەتی قەدر باشە وڵاوی کەن تۆ زۆر زەحمەتە. ئاسانە زۆر. دایک و باوکت لا نییە بەشکم هاوکاریت بکەن؟ وڵا ئەوان تۆزێ لەمنەوە دوورە. باشە بە هاوکاریت بکەن تۆزێک بیر بکەنەوە ئاسانەوە دانەیەکیانت زانی ئەی دانەکەی دیکە؟ وڵا خۆ منیش مشکلم لەوە کیانە هەیە. پرسێکیان پێ بکە؟ وڵا ئەوان نزیکی من نین بۆیە. باشە با پێت بڵێم فاتیحە یان دوخان؟ فاتیحە. نایگۆڕی؟ با فاتیحە بە. تۆزی بیری لێ بکەوە؟ یەک دقە. با زوحا بێ. زوحا و قەدر. باشە قەدر و دوخان با وەڵامی ڕاست ببینین. بەڵێ وەڵامی دروستە. سوپاس بۆ پەیوەندیەکە. دەستت خۆش بێ هەیڤە. دەستت خۆش بێ. سوپاس بۆ پەیوەندیەکەت. سەفوان بەدرەدین لە کۆمنت وەڵامی درستی نووسیوە. هاوکارانم هەڵیان بژارد و دەستت خۆش بێ. سوپاس بۆ کۆمنتەکە. بچینە پەیوەندیەکی دیکە و بزانین کێمان لەگەڵە. لەیلا خانم کاتت باش؟ عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. باش لەیلا خان؟ سەلامەتی سەرکەوتوو گیانە ئێوە چۆنن؟ زۆر سپاس. بەردەوام سەرکەوتوو دەبن ماشەڵڵا. وەکو بڵێ نازانم کەناڵەکەتان چۆنە بەڵام یعنی زۆر پێشکەوتن و بەرفراوانی پێوە دیارە. حتا لە ئەو کەش دەخینمەوە یعنی شتی دینی پێشکەش دەکەم پێشکەش دەکەن. هیوادارم سەرکەوتوو بن شوێنی جەماوەر بێتن. ئەو ڕۆکە تەمەشا دەکەی بێ سەروپەری زۆر دیارە لە کەناڵەکان. بەڵام من ئەو سارکە لە بەرنامەکەی تۆ لە تشتە تەندروستیەکە مامۆستایانی ئانی دەخوێنمەوە. یعنی دوای ڕەمەزانیش ئیشاڵڵا کۆمێتی لۆ دەکەم و بەردەوام جێڕا دەکەم. ئیشاڵڵا بێگومان دوای ڕەمەزانیش پرۆگرامی باشی خەڵکی هەبوو جەماوەری ڕادەکێشی دەرێ کەسی باش کەناڵی باش جەماوەری باش ڕادەکێشی کەسە بە دینەکان کەسە پێشکەوتەکان ڕادەکێشی لە بۆ خۆی. بەڵێ دەستت خۆش بێ لەیلا خان. زۆر سپاس بۆ قسە جوانەکان. سپاس بۆ بینەربوونت. بێگومان دوای ڕەمەزانیش پرۆگرامی زۆر باشتر و جوانترمان دەبێت بۆ ئەوەی خزمەت بە ئێوەی خۆشەویست بکە و کاتێکی خۆش بەسەربەرن و زانیاری و سوود ببینن لە دیار کەناڵەکەمانەوە. زۆر سپاس دەکەم. دەستەکان خۆش بێ. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە لەیلا خان. بەڵێ وڵای من لێم دیارە لە ڕێگەی پەیجەکەەوە وا سەیری دەکەم. بەدڵی خۆتان باش سپی بێتن. بسم الله. باشە بسم الله. سپی اینجا بۆکسەکە ژمارەیەک هەتا 5 تێدایە. کام ژمارەیانت دەوێت؟ باش ژمارەیەک بێت گیانە. وەڵاهی ژمارەیەک ڕۆیشتووە. ئەو کەیکە هەمووی ماوە. ژمارە 2. باشە ژمارە 2 ئەڵێ شێخ ڕەزای تاڵەبانی لەکوێ لەدایک بووە؟ وڵای شارەکەتان هونەریە هونەری بڕێک یعنی شارەزایم لێ نییە. با اختیارت بدەمێ. شێخ ڕەزای تاڵەبانی لە کام شار لەدایک بوو؟ لە چەمچەماڵ یان سلێمانی یان هەولێر؟ وڵای ڕەنگە ئەوە بێتن هەولێر بێتن. ڕەزای ئەوە تاڵەبانی؟ شێخ ڕەزای تاڵەبانی. ئاسانکاریەکان؟ چەمچەماڵ سلێمانی. وڵای مادەم بە ڕەزایەکەی بە سلێمانی دەچی. وەڵاهی تۆزە بیری لێ بکەوە. هەولێر و ئەویدی؟ نەخێر بەس چەمچەماڵ و سلێمانیم لە بۆ تێشتەوە. مادەم چەمچەماڵ گیانە یعنی کەواتە نەمزانی با چەمچەماڵ بێتن. با چەمچەماڵ بێ. بەڵێ با وەڵامەکە ببینین. بەڵێ لە ئەوەش کۆمێتش کەسم جێلێ نەبوو بنووسی بریا بخۆم بنووسی دەستت خۆش بێ. بەڵێ چەمچەماڵ وەڵامێکی دروستە. لەیلا خان زۆر سپاس. دەستەکان خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەت. تەبارەک محەممەد لە کۆمنت وەڵامی نووسیوە. سپاس بۆ تەبارەک محەممەد بۆ کۆمنتەکەی و دەستی خۆش بێ. ئەچینە پەیوەندیەکی دیکە. شنۆ خانم کاتت باش؟ هەموو کاتێکت باش شایما خان. چۆنی گیانەکە؟ دووهەم جارمە دەستخۆشی لێ یەکەم. یاخۆ باش بێ. دووەم جارتە پەیوەندی دەکەی؟
بەڵێ بەس وڵا لە کۆمێکی ناوم دەرچێ بەس وەڵامتان نەداوەتە لە پەیجە کەناڵتان. تێنەگەیشتم وەڵامتمان نەداوەتەوە؟ بەڵێ یعنی لە چ شتێک وەڵاممان نەدایتەوە؟ لە پەیجەکەمان وەڵام بۆ نادەنەوە گەر نامۆشت دەنێری بۆ ئاخر وڵی گیانەکەم بە خۆت دەزانی خەڵکێکی ئەوەندە زۆر نامە دەنێری لە ڕێگەی پەیج و ئەو شتانە، یعنی تو ناتوانانی وەڵامی هەموو نامەکان بدەیتەوە، بەڵام ژمارە تەلەفۆن لەسەر لە پەیجەکە هەیە و خۆشمان دایدەنێن، دەتوانانی لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکان هەر پرسیارێک و هەر کارێکت هەیە پەیوەندی بکەیت تاوەکو هاوکارانم هاوکاریت بکەن. باشە گیانەکەم فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بە ئەم جارە پرتەقاڵێکە بێ پرتەقاڵی نەبژاردۆم شەو. کام ژمارە؟ پرتەقاڵی. پرتەقاڵی؟ بەڵێ ئەپلام هەڵ نەبژێردراوە. نەخێر کام ژمارە؟ هەمووی تیاوایە چوار بێ. ژمارە چوار بەڵێ. با پرسیاری ئەڵێ پایتەختی وڵاتی ئێران کوێیە؟ تارانە. دڵنیای؟ بەڵێ. نایگۆڕی؟ نایگۆڕ. نایگۆڕی با وەڵامی ڕاست ببینین؟ دەستان خۆش بێ. بەڵێ تەهرانە سپاس بۆ پەیوەندیەکە دەستت خۆش بێ. بەڵێ تارانەم بۆ هاوڕێیانی کۆمنتیش دەتوانن زۆرترین کۆمنت بنووسن بۆ پایتەختی ئێران کوێیە؟ تارانە. ڕۆزان عەلی لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکەت و دەستت خۆش بێ. خوا بچینە پەیوەندی دیکە و کێمان لەگەڵا. کاک هێمنم کاتت باش؟ ئەو کاتت باش هێمن دەستخۆشی بەرنامەکەت لێکەم. زۆر زۆر سپاس دەکەم دەستیەوەش خۆش بێ. سپاس بۆ پەیوەندیەکەت. لەکوێوە لەگەڵمانی کاک هێمن؟ لە خەلیفان. لە خەلیفانەوە سەر هەردوو چاوانمان ڕێزمان هەیە بۆ هەموو خەڵکی خەلیفان. بەڕاست خەڵکێکی ئەوەندە ڕوحسووک و میوان دۆستن باز ناکرێت. زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش. بەچیەوە خەریکی کاک هێمن؟ وەڵامی شوکارە لەش ساڵێ ئیشەڵڵا لەش ساڵێ سەرکەوتوبی فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با زەردی. چ ژمارەیەک لە ڕەنگی زەرد؟ ژمارە یەک ئەگەرمایە. ژمارە یەک ئەگەرمایە. بەڵێ ژمارەیەک ماوە. با پرسیاری ژمارەیەک لە بۆکسی زەرد ئەڵێ ناوی دوو پێغەمبەر بڵێ کە برابن. یوسف. زۆر ئاسانە کاک هێمن. یوسف و شوعیب. ئەخەر شوعیب پێغەمبەر نەبوو. ئاسانکارینە. ئاسا بۆ خۆی دوانە دوو پێغەمبەرن یعنی کە هەردووکیان پێغەمبەرن و براشن. تۆزە بیری لێ بکەوە. بنیامین و یوسف. ئەوانە تەنیا یوسف پێغەمبەر بوو بەڵام برایەکانی هیچ کامیان پێغەمبەر نەبوون. باشە با اختیارت پێ بدەم یوسف و یعقوب یان موسا و هاڕۆن. موسا و هاڕۆن. دڵنیای نایگۆڕی؟ نایگۆڕی. باشە نایگۆڕی. با ئێمەش وەڵامی ڕاست ببینین. بەڵێ موسا و هاڕۆن ئیسماعیل و ئیسعاق ئەوانە بەڵێ موسا و هاڕۆن برابوون. بەڵێ کاک هێمن سپاس بۆ پەیوەندیەکەت وەڵامەکە دروست بوو دەست خۆش بێ. و هەروەها ئیسماعیل و ئیسعاقیش بە هەمان ئیسحاقیش بە هەمان شێوە ئەوانیش برابوون. دەستان خۆش بێ هاوڕێیان. سپاس بۆ ڕێزان مستەفا لە کۆمنت وەڵامی نووسیوە. سپاس بۆ ڕێزان خان بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ. بچینە پەیوەندیەکی دیکە. ئاکاممان لەگەڵا. ئەم کاتت باش؟ ئەم کاتت باش ڕێز دەکەم. باشی بە ڕێزم. باس دەکەم. یاخۆ باش بی لەکوێوە لەگەڵمانی کاگاکەم؟ لە سلێمانیەوە. لە سلێمانیەوە سەرچاوانمان بە چیوە خەریکی؟ وەڵاهی دەمێکە. دەمێکە پەیوەندی دەکەی؟ ئارە وەڵا. دەی لەش ساغ بە ئیشەڵڵا. چکارەی کاگاکەم بە چیوە خەریکی؟ قوتابی. قوتابی سەرکەوتوبی ئیشەڵڵا. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. مۆر. مۆر. بابزانین ئەی کام ژمارە لە ڕەنگی مۆر؟ یەک بایەک بێت ئەگەر نەکراوەتەوە. ئەرە وەڵا یەکی تایە بزانین ژمارەیەک ئەڵێ چی؟
پێغەمبەر لە دە ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزاندا چ کارێکی دەکرد؟ لە مزگەوت ئەمایەوە دانیشتن لە مزگەوت تاوەکو دڵنیای؟ بەڵێ بەڵێ دڵنیایە بەڵێ باوەڵامی ڕاست ببینین بەڵێ لە مزگەوت دەمایەوە دەستەکانت خۆش بێ کاک ئاکام سوپاس بۆ پەیوەندیەکان زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و بۆ هاوڕێیانی کۆمنت دەتوانن بەردەوام کۆمنت بنووسن بزانم بەڵێ کێمان لەگەڵا دەست خۆش کاک ئاکام سپاس بۆ پەیوەندیەکەت با بزانین سەفوان بەدران کەمال ئەوانە وەڵا خەریکی کۆمنت نووسینن دەستان خۆش بێ ئارام دەبڵی و ئارش سواز بۆ کۆمنتەکەت محەممەد چۆمانی بە هەمان شێوە هەندێک کۆمنت دەخوێنمەوە لە ڕابردوشدا خوێندوتمەوەواتە بینەرێکمان هەیە کەوا بە بەردەوام بینەرمان و سەیری پرۆگرامەکانمان دەکەن دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان بۆ بینەربوونتان دەستان خۆش بێ یاخوا نهایەت سەلیم ئەوە ناویمان خوێندوتەوە ئەم بەڕێزانە ئیدی وردەوردەوە خەریکن کۆمنت دەنووسن ساغ بن زۆر سپاس کاکێ من ئێوەش سەرکەوت و ساغ بن ئیشەڵڵا دانیشتن لە مزگەوت بەڵێ دانیشتن لە مزگەوت وەڵامی دروستە مانەوەش لە مزگەوت بە هەمان شێ وەڵامی دروستە و دەتوانن بەردەوام بن بۆ ئەم پرسیارە کۆمنت بنووسن تاوەکو دەسمەلای پەیوەندی دیکە کێمان لەگەڵا کاک ئاسۆ ئەم کاتت باش زۆر سپاسن باشمەیتۆ چۆنی؟ یاخوار باش زۆر سپاس زۆر سپاس دەکەم دەستەکانت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ لە حاجیاوە لەگەڵمانی زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت ڕێزمان هەیە بۆ خۆت و خانەوادەکەت و خەڵکی حاجیاوە زۆر سپاس کاگاسۆ چ کارەی بە چیوە خەریکی لەش ساغ بێ ئیشەڵڵا فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە بچینە لای ڕەنگەکان بە چاوان کام ژمارە؟ 2 5 باشە با پرسیاری ژمارە 5 لە بۆکسی شین ئەڵێ حوشتر بە شێوەیەکی گشتی چەند ساڵ زیاتر ناژی؟ ئاسانە زۆر بەڵێ تازە چەندت گوت کاک ئاسۆ؟ تازە ژمارەیەکت گوت زۆر شازان لە وارەی دانیا ئەگەر اختیارمان دێتێ مەمنون دەبم باشە 50 یان 60 دوا وەڵامم پێ بڵێ با 50 بێ ئێمەش با وەڵامی دروست خێزان دەڵە 50 دە قسەی خێزانت مەشکێنە دەستت خۆش بێ بەڵێ 50 ساڵ زیاتر ناژێ سپاس بۆ پەیوەندیەکەی کاگاسۆ دەستت خۆش بێ سەوسەن ئەمە سەحید سەوسەن کێ؟ بەڵێ سەوسەن حەمە سەعید لە کۆمنت وەڵامی دروستی نووسیوە سپاس بۆ کۆمنتەکەی دەستی خۆش بێ و بچینە پەیوەندیەکی دیکە کێمان لەگەڵا دایکی محەممەد دوا پەیوەندیە لەگەڵمانە سڵاوت لێ بێم کاتت باش سڵاو لە خۆت خاتی شەیمای گوڵ باشی گیانەکەم گیانە خۆش بێ باشم تۆ چۆنی یاخوا هەر باش بی وەڵڵا ئێمەش باشین سپاس دەکەم لەکوێوە لەگەڵمانی لە کەلارەوە سەر هەردوو چاوانمان دایکی محەممەد ناوانە خۆش بێ یاخوا پێم بڵێ لەگەڵ مانگی ڕەمەزان چۆن بووی؟ والله الحمدلله باشم الحمدلله لەخوا بەدیە بوو ئەم ساڵ ڕەمەزان خۆشتر ڕۆیژ ئاسانتر ڕۆیژ زۆر خۆش بوو ئەم ساڵ الحەمدولله ئەی پێم بڵێ ئامادەکاریتان کردووە بۆ جەژنی تر وردە جەژن وردە خەریکین وردە ئیتر لە ناو پاشخانمەکان لە ماڵەوە خەریک دەبن دەستان خۆش بێ یاخ خۆماندوو نەبن زۆر سپاس دەکەم ئێوە بەڕێزترن فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە دایکی محەممەد با سەوز بێت بە چاوان ئەوڵا سەوز ژمارەتیان نەماوە باشین بێشین باشە
باشیم بێ ئەمڕۆ هاندەری ڕەنگی سەوز گەلک زۆر بوو و شینیش ژمارە دوا ژمارەیە تێیدا کام سوورەت بە بووکی قورئان ناسراوە دایکی محەممەد سورة فاتحة نەخێر فاتحە نییە ياسين والله یاسینیش نییە آل عمران ئەویش نییە والله دمزاني إستلا بيرم نية باشە سوورەتی بەقەرە یان سوورەتی ڕەحمان سورة بقرة ئەی هاوار سورة رحمن سوورەتی ڕەحمان یەڵە با سوورەتی ڕەحمان بێ با وەڵامی دروست ببینین دەستی خۆش بێ دەستی ئێوەش خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەی دایکی محەممەد زۆر سپاس بەڵێ سوورەتی ڕەحمان وەڵامێکی دروستە سپاس بۆ محەممەد سەباح لە کۆمنت وەڵامی دروستی نووسووە سپاس بۆ کۆمنتەکانتان هاوڕێیان دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ پەیوەندیەکانتان سپاس بۆ بینەربوونتان یەخوا لەشتان ساڵ بێ و ماندوو نەبن بە دیار پرۆگرامەکانمانەوە سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام MG کە سارێکی 0 کیلۆمەتری مۆدل 2024 ئامادە کردووە هەروە ئەم سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 کۆمپانیای خۆشناو گروپ بۆ بەرەمەکانی LG کە سەلاجە و خەسالە و تیڤ و مایکرۆی ئامادە کردووە هۆم ئیستانبول دیاری تایبەت و زۆر سۆنگڵایت ڕووناککەرەوە ئەتاسای خەڵاتی ئاڵتونی و ڤێننا خەڵاتی ئەڵمانی کە 13 چوارچێم ڕۆژی جەژن ئێمە تیر و پشک ئەنجام دەدەین لە فاملی مۆڵ ئەو دیاریە تایبەتانە بۆ ئەوەی خۆشەویست دەردەچێت کاتێک پەیوەندی دەکەن و وەڵامی دروست دەدەنەوە لە هەمان کاتە ئەو کەسانەشی کە ناویان دەخوێنمەوە و هاوکارانم پێم دەڵێن ئەو کۆمنتانێک کە هەڵی دەبژێری ناویان دەچێتە نێو تیر و پشکەوە بۆیە هەوڵدەن زۆرترین کۆمنت بنووسن بۆ پرسیارەکانمان لەمە و دوا پرسیارەکانمان زۆر ئاسانتر دەبێت بۆ ئەوەی ئێوە بتوانن زیاتر سوودمەند بن لێ بچینە لای ئەو 5 کۆمنتە بزانم هاوکارانم کیان هەڵبژاردووە ئەرشەد مالیک هەڵبژێردراوە ئەرشەد مالیک محەممەد سۆمانی بوشرا تاهیر ئەسما ڕێکەوت حەسەن ئەحمەد دەستان خۆش بێ و زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان سپاس بۆ بینەربوونتان ماندوو نەبن نوێژ ڕۆژوتان قبول بێ ئیشەڵڵا دوعاکانتان قبول بێ بە ئامینی هەر یەکێ بێ کاتێک ئێستا سەیرمان دەکات ئیشەڵڵا سپاس بۆ هاوکارانم دەست و چاویان خۆش بێ و ئێوەش ماندوو نەبن تا سبەی شەو کاژمێن و دەگەڕێ مۆلاتان هەر شاد بن خواتان لەگەڵ